ئەم کاتتان باش دۆستانی عزیز لە بڕگەی خۆشی لەگەڵ دۆستان بابەتێکی سەرنجڕاکێشمان هەیە، میوانێکی تایبەتیشمان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە. یەکێک لە مامۆستاکانی تەمورە یان تەمبور و بەناوبانگ لە ورمی ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە هەرێمی کوردستانە. مامۆستا ئیحسان ئاینفار لە ورمێ قوتابخانەیەکی فێرکردنی تەمبوری داناوە هەوڵ دەدات کللتور و فەرهەنگی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان زیندوو ڕابگرێت. ئاینفەر دەڵێت دەیەوێت بە هەمان بڵێت تەمبور ئامێرێکی میوزیکی کوردیە و بەڵگەشی هەیە بۆ سەلماندنی ئەوە لە کاتێکایە تورکیا دەیەوێت ئامێرەکە لە یونسکۆ بە ناوی خۆی تۆمار بکات لە 72 مەقامی یارسانەکان کە بە تەمورە دەخوێنرێت 56یان کەلامن. پارێزگای کرماشان مەڵبەندێکی سەرەکی یارسانەکانە. تەمورە زیاتر لە 4000 ساڵە لەم ناوچەیە دروست دەکرێت و ئەژەنرێت. تەمبور هەر ژەما کۆ تێبیرا من هەر ئەزانم کۆ ئامێرێکە کوردیە باب و باپیرێ من هەر دبێژن ئەو ئامۆرێکە کوردیە مامۆستا ئیحسان تو بخێر هاتی ژوورم یە حتا هەولێرێ سلاوی مەژی بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی هەنە کۆ بینەرێ مەلوێ دەرێ یە ڕووداوی گەلێکی گەلێکن ڕۆژهەڵاتی کوردستانی سلاوی مە بۆوان هەیە تو بخێر هاتی بۆ هەولێرێ زۆر بەخێر بێت. ئاوازەکە پڕ خۆش بوو. سەرەتا پێم خۆشە لە مێژووی تەمبور قسە بکەین و هەر بەڕاستی کوردیە چۆن ئەسلمێنین کە ئەم ئامێرە ئامێرێکی کوردیە و کورد بەکاریان هێناوە. بەێ ئەو سازە تەمبوری هەڵا تەمبور هەندێک سازەکانەوە ئەس بخوا لێ دەدەم شاید بە ناوێ ساز بێتە ناسکردن شاید لە ناوێ باژێرین دیدا بە ناوی باغڵاما ئان لە ئیرانێ بە ناوی دیڤان بێتە ناسکردن بەلێ ئەوە ئەسلیەتە خۆ جزوێ ماڵباتە تەمبوریە. تەمبور سازێکی گەلێکی کەونارە لە ناو منتەقا مزۆپۆتامیایدا. تەمبور دیرۆکاوی 6000 ساڵ پێش نەهایە. یعنی ئەگەر ئەم استناد باخن بە سەنەد مەدرەکی باخەون لە کەتیبەین جدا هەنێک و لە باژاری شوشێ کەتیبەیەکی هەیە و دوو زەڵام ئامێرێ سازە لێ دخن دەستێک لە زەوان زەڵامەدا تەمبور هەیە هەر بە ساژی دەبێژن و کەتیبەیەک لە ناو ئەو کەتیبا شوشێ لە ناو گۆرستانە دانیا لە نەبیە کەتیبەیەک لە ناو باژاری مووسلی هەیە ئەو ژێ نێزیکی یونس ئەس فکر باوەرم لەوێژی هەیە ینی مەدرکێکی باشە لە ناو چاوکانیە موزیکێ دەبێژن لە مەزۆپۆتامیایدا یعنی ئەوە بەحساوی کردن حساب کردانە دەبێژن چاوکانیە موزیکی لە جیهانی لە منتەقا مەزۆپۆتامیا بوده هەمە بین و نەهرین ئەم دەبێژن یا مەزۆپۆتامیا کورد ناواندا دەژین ینی چەند هزار ساڵێکە بەری تەمەدونان بێژن مەدیا ئان زەرتۆش هەر ینی کوردلەوێدا هەبوونە و دیناوانجی دینا دەبێژن و میترایزم کو لە ناو وێ دینێدا هەرە کۆ پاشێ بێت هەند دینا یارسان ئەم بێژن ئێزیدین شنگالێ ئان کوردین زازا یە دەرسیمێ ئەوانە موزیک لە ناو مەزهابا دینا کورداندایی بەرێ گەلێکی مقدس بیە یعنی ئامێرا تەمبورێ فقط بە ناوی ئامێرێکی نەداتە ناس کرد ئەگەر ئەم چاوەری بکەن پاشی کوردیە باش ئیجا بەلگەژی ئەوێتە کۆتە بەحساوان کرد کاکە ئیحسان نها تو زانیژی هەولێک هەیە ژاڵیە تورکیەوە کۆ بێ ئەم بێژن ئامێرا میوزیکی بناوی خۆ تۆمار بکە یاخوا بێژە هەر بخوا مۆرە ئەم بێژن یا تورکی لەسەر دەینە لە بەرامبەری ئەوێ هونوەکە ئەم بێژن کەسێن پسپۆرت ڤیواری دێت و مامۆستەیەکی هەری ناودارەژی لە ڕۆژهەڵاتی کوردستانێ و چه هەول هەنە کۆ هونڤان بەلگەیان بگهێنن یۆنسکۆ ون بێژن ئەv ئامێرا میوزیکی بخۆیە یا کوردایە یا مەیە. بله والله از دبارە تەمبور شتێک دەبێژم تەمبور لە ناو دیرۆکێدا لە ڕێیا ئەبرێشەم دەبێژن کو لە ڕۆژهەڵاتە ناوین لە مەزۆپۆتامیا دەست پێ دەکرد هەتانی چینێ
او سازه لناوی ریدا یعنی هر ولاتک بر اساس چند هنر و فرهنگ خواه سازه هلی گرد یعنی آذربایجان، ترکیه، ایران، کردستان، حتی چینی. یعنی او سازه بناوی تنبور، تنبوره، تنبورین و مثلا تنبورا سوریه، تنبور که اما اصلیت آوی چاوکانی آوی خب لمزوپوتامیا منطقه کردابیه. یعنی او سازه نه که از لیده دم گود مالباتن یعنی قپوز سازه آذری جزء فامیلیات یعنی هم مالبات تنبوریه. برای تنبورا که اصیل ما نه دست کردین من کرمانشاه، یارستان، ایزیدی و چند هزار سال بدگره؟ 6000 سال ایده بیشه. 6 نیرو که ده. جاکیو من اشتیک هبی زنین. یعنی چند دقیقه ملفت تنبوری نرل بیسازه براستی هم تخصص آوازن. متخصص أقصى خود تنبوری تاب بکم نه. اول کل ریاضی شمیده سازه چوه او تنبوره هر ولاتک به اساس چند دنیا خواری گرتیه نه اولاد نشید بیشتن او تنبوره یامنه مثلا ولاتک به ترکیه بیش او تنبوره یامنه. ولی خب امدبل ریا ثبت کردن متدان کتابین گله جدا لتنبوره لعالی کردان دا امدکان وقتی که آن ثبت بکن ایدی ولات اگدین نکاره افسازه مثلا بیش افسازه لیمه یعنی جدا لیویجی لبار فرهنگی دان بیشن کرد نشان دانه که افسازه سازکی کردیه یعنی لکردین یارستان دا اگم چاولی بکن مشخصه. آوازشی کردی من باید بیت چاوت خوش بید. شركا مالا مني تشركا عمري مني رحمه از دنگ ناکیم قیمیش ناکیم تشیار کم جعیب و شرما از دنگ ناکیم رحیمه قیمیش ناکیم تشیار کم جعیب و شرما از دنگ ناکیم رحیمه خایل رحیم خمشیرینه عشق دلا تو بخوینه
خواگران در اوین رحیمی عشقا دلا تو خوینه خواگران در اوین هر ساغ بیت كريتا صاغ تشکر كاك از بيجم اف بريوي اف فولكلور كلتوري باكورة بله بله گلکی خوش بو سنگر گوتنک هوا خفتنک دوی استرانی ده کرمانجی بو قیمیش ناکم تتزانم معناوی چیه؟ لا والله يعني جدلي من ناهد يعني هرتي انا قشطم لدلم نايت تك هشتي لدلم نايت او شتا بكم مثلا تو هشياك قیمیش ناکم تشیاک ردم نایتو طبعا لخو هرسن ولا باشا كاك اصلا لا يرسانا كان تنبور امريكي بيروزا بله پیوندی تنبور و آین یعنی یارسانەکان چییە بۆچی لای ئەوان پیرۆزە؟ وڵی تەمبور لە ناوی یارسانەکان ئەو شتێک ئەس دەزانم مەگوت سازە تەمبورێ ئامێرێ سازە تەمبورێ ji بۆوان فقط ئامێرێک نینە شتێکی مقدسە یعنی ئەگەر ئەم لە مەراسمە مەذهبی دوان جەمخانەی دوان کو لە هەل کوردە یارسانی لە کرمانشانی ئەم بێژن و هەر بە ساڵە دەرسی مێژی کردین زازاجی که جمخانه ایدوان هنه و ام بیجن رقص ایدوان یه عرفانی هنه که به سازیت دلی خسته آمیره کی مقدسه یعنی اول دینا یارسان دا ساز تنبور با اون آمیره کی مقدس تناس کرن و موزیک چیه یعنی بو چی؟ موزیک لناو دینا یارسان دا وک عبادته که به خاطر بیاجی خب دینا ما کردان دین ما یکمن یک کردان ام چاوی ایزیدیا بکن ایرارسان کن دینا ما او بیه خب پاشه بر هندک شتان کو دین جدا بونه یعنی نه کردان دا و موزیک جی بومه شتکی به خاطر کو گرینکه سر وی تشتیه یعنی شتکی مقدسه بو کرده هنرجي ناس نامية هرملتك بيقومان لا أرمي از باورم تعد بستانك شبو فكرنا أميرا تنبوري موسيقى دانية حتى تشقاسي أم بيجن لروج حالات كردستاني بقشتي تايبتي أم بيجن جرينجي بفكرنا أميرا موسيقى هروها زندي هشتنا أم بيجن كلتورا كردي تداين هنرا كردي بتايبتي يار رسن وحتى يعني حتى انها تشقاس أم بيجن خوندوان يانجي قطابي جوی دبستانات درچونم. والله نها لروشالات کردستانی موزیکا کردی گلک جوان لای خورتین کرده داشته پیش چند بیژن کرمانجی بید چه بزاروا کرمانجی بید چه بلازارا سورانی بید خب سنه کو معروف بود تشتی باجار سنه لمحابات لمکریانی هر وسالی اورمیجی گلک حسنه که موزیکا کردی دخابتن جدال من درس تنبوری دی بیژن و کومین موزیک جدا چی بونه لورمیه و کومک بنای کوما نودم حوالی منن کوما سیتا و کومن چه کریه به یعنی گلک تعداد که زیاده از 3 نفر کام تنبور لی دخن هر بساجی خورتین کردین اورمیه اتایبت بیجم اورمیه گلک حزب وی سازد کن و گلجی پیش دکیتن لی باردا و اکبری نما و بو کتابخانه جی گلک یعنی حوالت مهنه کو دخینن ل کتابخانه ایرانی دا ولی خب سازا تنبوری چون سازا کی ملی نای تناس کنه ناو ایرانی دا درسای نای گوتن یعنی دبی به شیازه که اکادمیک بخوافیر بید یعنی جدا باشه کاک یعنی اما ارکی کرد ارکی برپرسانی کرد و همومان به شوی که گشتی ارککت چیه بوی او امیر موزیک کردیانی که رسنن يعني كردي رسنن بباريزين ولو ما ترسيانا بيان باريزين كوراتاني ديكا نيكن بين اخوان وبناي اخوان وتماريان نكن دبيت شي بكين والله موزيكا رسن كو وغوت بشكل موزيكا
کرمانجی دار رسن ام دبیجن دنگ بیجی کو گلکی نها پیش کفت یلن باکوری بو چه پیش کفت یعنی آنها او آرنجور او موزیسین اینان او دنگ بیجیه بس شیوازه که آپدیت بلاو کرن و لچل سورانی داجی هم بیجن بر حیران و بیت و آنها موسیقی رسنی منه چلی یارستان و کرمانشانی مخابن هندک جارا نها ام دبینن هندک استرامبیج هنکو موزیک آوالاتا که دی به شیوازه که کاویر دخینیتن و خلق جی گهدارید که اول شکی نباشه شخصا من چون تختی که ام کرد بخواه موزیک که هنده که اونو کنار مهیه من چون دهنه رکنده پر مازن مهیه نیاز بینه کام بشه موسیقی که آوالاتا که دی بینن بخوینم بکنه کاویر یعنی او ریاد دبیت چنه بید یعنی ریا او کسانه بینه گریدان که موزیکا چوزانم کاویر ازشتانه بخوینن یک جی بنا کتاب یعنی کتابین که هر سازه که سازین کردی موسیقی ها رسن چرا دنگ بیجی بید چنا گورانی گوتنی دا بید چنا استران بیجی دا بید او مقامین کردی که مهنه چنا دنگ بیجی دا بید و چه آمیر سازی بن متد بین نیساندن کتاب بین نیساندن کتابی هری زیاده تر چون بخوابن کیمن بین ثبت کردن گلا کی باشه با معرفی کردن موسیقی کردی لدنیا لیسا خوازن گهداریا دنگ ما مستحسن کن لی دخوازیک من هیا اسرانه که اشتاد خوازم کو یا نمر محمد شیخ و به هم خلک روجاوای کردستان برازیل که هم جی خلک روجالات کردستان جبر کو نمر محمد شیخ و زاوای روجالات کردستان امش باشور سیفتان نکن باشه یا خودتان یک رازی کنی هم الحولیره کم بونه سنگر والله جمع آوازی که دیگه هبه دوا اگر از بر به محمد شیخ و گرانید بین امان لیلی اگر وش بله دیالا سرچا لباغ دیل برام سرگل وکی بلبل دکن میلی لباغ دیل برام سرگل وکی بلبل دکن میلی سهرگهان دنالمس امان لیلی سهرگهان دنالمس امان لیلی فلک هیلی امان لیلی فلک هیلی امان لیلی فلک هیلی فلک هیلی فلک هیلی تو لیلا از وکن مجنون ستم پر کرل من گردون تو لیلا از وکن مجنون ستم پر کرل من گردون خمی دل دجله و جیهون امان لیلی خمی دل دجله و جیهون امان لیلی فلک هیلی امان لیلی فلک هیلی امان لیلی فلک هیلی فلک هیلی فلک هیلی صحت خوش هرهبی زور سپاس کاک احسان تو زور بخیر هاتی سپاسیت کم سەرکەوتوو بی انشالله هم هەنگاوی تۆ
دەبێتە دەستپێکێک بۆ ئەوەی ئێمە ئامێرە موزیکەکانی خۆمان فەرهەنگی خۆمان کللتوری خۆمان بە ناوی خۆ تۆمارکەین بە کوردی بیان هێڵینەوە ڕێ بگرین لەو هەوڵانەی کە وڵاتانی دیکە دەیکەن بۆ ئەوەی چۆن خاکیان بردوین مێژویان بردوین سەروەریان بردوین نەهێڵین میوزیک و هوەری و کللتور و فەرهەنگی ئێمە حتا گەنجێ وەستا هەبن سەنگەر ئەم ناترسن ji ber ku niha strana got ya yek ji em bêjin dibistanê hunera Kurdiye Nemir Mihemed Şêxo em gihiştin dawiya vê birgeyê lê berî ku ez bi dawî bikim peyama xwe bi Kurdî peyama te çi ye Ez gelekî spasê vedkim û bi kanala Rûdawê em hêvîdarin weke we got xurtîn me موزیکا خه حالا چند هنر جبو ما کردا گله گیرین که بله موزیک باشکی زور گیرینگتره جبو ما موزیکا خوی رسن چه لباره کرمانجی بید چه سورانی بید هر تشتک ام باشتر بپاریزن یعنی اگر از خوان بخوان ناس نکیم از نکارم کسی دیم ولاتی دی باشتر ناس بکیم از بی خو باش ناز بکیم چند هنر خو باش ناز بکیم موزیکا خو ناز بکیم هیویدارم که او روله و او تشته باشتر بشته پیش نام کرده زۆر سەرکەوتنی زۆر سپاس سەنگەر پەیامە مەژیش بۆ ئالیێن پەیوەندیدار ئەوە ئالیێن بەرپرس پارتیێن مە حکوومەتامە کۆنە تەنێ مەسەلا خاک و ئەم بێژن لێ میوزیک هەروها هوەرا کوردیژی ji دەولەتên داگیرکەر بپارێزە ڕاست زۆر گەشتن داویا بێ برگەیە شتێک زیاد کارم تشتێکی کورد بیژم زۆر بە کوردی زۆر بە کوردی ez daxwaz dikim li gelî me ew kesên ku kurmancin hetmen divê soranî bizanin ew kesê soranin hetmen divê kurmancî jî bizanin her ez bixwe bixwe hez dikim niha zazajikî jî bizanim soranî jî dizanim ew baas dibît wek pirekî ferhengiye ji bo me wextê ku ez kurmancî fêr dibim her kîm jî bît ez muzîka wî jî nas dikim muzîka beşa kurmancî jî nas dikim edebiyata wî jî nas dikim her wisa kurman jî soranî bizanim musîqiya wî û ferhenga wî baştir nas bikim ev pirekî ferhengiye ji bo me هێویدارم ئەو شتە چی بەنەما کرد زۆر سپاس بڕگەی خۆشی لەگەڵ دۆستان کۆتایی هات سپاس